خۆشەویستان بەرداوامە بین لەگەڵتان لەم بەشەی پرۆگرامەکەمانە لەسەر بابەتێکی تەندروستی گفتوگۆکەین و زانیاری وەرەگرین باز لە کاریگەری وەرزی گەرما و بەرزبوونەوەی پلەکانی گەرماکەین لەسەر پێستمان. با بزانین گەرما چ کاریگەریەکی هەیە بۆ پێست، ئێمە چۆن بتوانین پێستمان پارێزین لەو کاریگەریە نێرێنیانەی کە بەهۆی گەرماوە لەسەر پێستمان دروستە بێ. دروستبوونی پەڵی پێست بەهۆی گەرماوە چۆن چارەسەر ئەکرێت، هەروەها باسێک لە بەکارهێنانی دژەخۆریش بکەین. با بزانین ئێمە کات دژەخۆرمان بەکارهێنا ئەشێت ئیتر تاو بێخەم بین بڵین گەرما هیچ کاریگەریەک لەسەر پێستمان دروست ناکە. بە شێوازێکی چڕوپەر لەسەر ئەم بابەتانە گفتوگۆکەین و زانیاری وەرەگرین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر نیاز ئەحمەد کا بەڕێزیان پسپۆڕی نەخۆشیەکان و نەخۆشیەکانی پێست و جوانکاری و لێزدەرن. دکتۆرێکیان سڵاو لێ بۆ بەخێر بێ. بەخێر بێ دکتۆرە زۆر بەخێر بێ. دکتۆر باسێکی ومان بوو بکە با بزانین وەرزی گەرما و بەرزبوونەوەی پلەکانی گەرما چ کاریگەریەکیان هەیە لەسەر پێست؟ بەڵێ طبعاً ئێمە زانین لە وەرزی هاوینە لای ئێمە پلەی گەرما زۆر بەرزە بێتەوە، تینی تشتی خۆر زۆر بەهێزە بێ، یعنی هەنێجا لەوانەیە پلەی گەرما بگاتە نزیکی پەنجاکانیش. هەم گەرماکە تەسیرێکی خراپی هەیە بۆ سەرپێست، هەم بەرکەوتنی ڕاستەخۆی تشتی خۆریش کاریگەریکی زۆر خراپی هەیە لە سەرپێست. ئەتوانین بڵین لە هاوینە گەورەترین دوژمنی پێست گەرمایە. ئەم تشکی خۆرە ڕاستەخۆی کە ڕاستەخۆ خۆشەر لێمانەیە، بەڵام بێگومان ڕاستەخۆکە زۆر زیاتر کاریگەری ئەبێت و زەرەری زۆر هەیە بۆ سەر. وەک چی دکتۆرە زەرەر و کاریگەریەکانی چین بۆ سەرپێست؟ بەڵێ کاریگەریەکانی تشکی خۆرکە لێمانەیە ئەتوانین بە شێوەیەکی گشتی بڵین دوو جۆرە. جۆرێکیان ئەوانەیە کە لە ماوەیەکی کورتا دەرەکەوێت، لە ماوەی چەند کاتژمێرێک دوای بەرکەوتنی تشکی خۆرەکە یان چەند ڕۆژێ دوای بەرکەوتنی تشکی خۆرەکە. بەڵام هەنێک کاریگەرمانەیە لەوانەیە دوای 20 ساڵ و زیاترش اینجا کاریگەریە زۆر خراپەکانی دەرەکەوێت. ئەوانەی کە لە سەرەتایە دەرەکەوێت دوای چەند کاتژمێرێک کە کاتێک خۆر لێ ئەیە بە تایبەتی ئەگەر ئەو کەسە پێشتر خۆی لە خۆر لێ نابوو یا شوێنێکی لەشی بڵین جلی لە بەرابوو بێ ئەچێتە دەرەوە بۆ نمونە بۆ مەلە ئەچێت لە شوێنێکی کراوەیان ئیتر هەتاوەکە فتێکی زۆر لێ ئەیە تووشی سووتان ئەبێت. ئەنی کەم کەسەیە لە ئێمە کەڕەتێ لە کەڕەتەکان لە ژیانێ تووشی سووتان نەبوو بێت، پێستەکە سوورە بێتەوە ئاوسەیە ئەیەشێت. ئەم پەڵەیە کە دروست بۆم سووتانەی تر هەر ئەبێت لەگەڵی ئەمێنێتەوە یاخودلا چێ دوایی؟ نەخێت لە ماوەی هەفتەیە 10 ڕۆژە ساڕێژە بێت، بەڵام بەرجێک ئەو کەسە هەتاو لی نەیاتەوە. باش دکتۆر کاڵی تشکی خۆری بەرئەکەوێت یان کاری تیەکە لە کوێ زیاتر دەموچاو تشکی خۆر کاریگەری تیەکە، قۆڵ کاریگەری تیەکە کوێ؟ هەموو شوێنێکی پێست کاتێک کە هەتاو بەری ئەکەوێت چکە تشکی خۆرەکە هەنێ لە خانەکان تێگەیە ئەیکوژێت. باشە هەنێک کاریگەری هەیە، یەک لەوانەکو باسم کرد سووتانی پێستە، کاریگەریەکی تر دروستبوونی هەستیاری بە خۆر. هەنێک کەسێوانەیە ڕۆژانە چەند کاتژمێرە لەبەر هەتاوان ئەبینن وردە ئەو شوێنانیان کە بە دەرەوەیە پێستێکی وشکی ئەستور دروستەکە اینجا ئەخورێت، هەنێوەکو لیری وردور دروستەکات. ئەگەر هەر بەردەوام بێ پێستێکی ئەستوری تۆخی ناشرین دروستە بێ، ئەمەش پێویستی بە چارەسەر ئەبێ. حاڵەتێکی تر دروستبوونی زیبکەیە بە تایبەتی لە پێستە چەورەکانە. وەتا گەرما زیبکە دروستەکە؟ بەڵێ گەرمایەکە کە لەو هۆکارانەی کە زیبکە دروست ئەکات، ئەنی هەتا ئەگەر و کەسە هەتاویش لێ نابێ، ئەگەر لە جەوێکا بێ زۆر گەرم بێت، ئەگەر زیبکە بێ زیبکەکانی زیە ئەبێ، لەوانەیە نەیبێت دوای 1-2 ڕۆژ هەستەکە دوای ئەوەی کە بەر کەش و هەوا گەرمەکە کەوتوان زیبکەی بۆ دروستە بێ. ئەمە بۆ ئەبێت لەبەر ئەوەی ئەو ئارەقەی کە ئەو کەسە کردوێتەوە لە سەرپێستی لەگەڵ ئەو چەوری لەسەر پێستە یەک ئەگرێ کونیلەی چەوری ڕژێنەکان دائەخات، کە دایخات زیبکە دروستەکان. زۆر باشە. دکتۆر با باسێک لەو بکەین ئەو کەسانی کاتچە بەردەم تیشکی خۆر باز لەواکەنەڵە بۆ من دژەخۆرم بەکارهێناوە باوەڕ ناکەم ئیتر هیچ کاریگەریەکی نێرێنی هەبێ خۆرەکە بۆم. دژەخۆر ئەتوانێت ئەو پارێزگاریە بکات بۆ نمونە ئەزانین دژەخۆر تا 2 کاتژمێر کاریگەری هەیە. ئەگەر لەمە ئەو 2 کاتژمێرەیە لەبەر تیشکی خۆرابێ و دژەخۆراتوانێت بە تاوەتی پارێزگاری لە پێست بکە. خۆی دژەخۆر بۆ بەر چوونە دەرەوە بۆ بەر هەتاو زۆر پێویستە، بەڵام کە دژەخۆرت بەکارهێنا مانای ئەوە نێ تۆ لە 100% تەسیری هەتاوەکەت لەسەر نەماوە. نەخێر دژەخۆر چی ئەکا
تأثيري هتاوكا كما كاتوا ولا سرد أجي أو حالة زورة يعني خلق زور بو خل تاوا دجا خور بكاريني بخوي أشي بو السيران لبرها ولا من دجا خور بكاريني دجا خورك راستا استفادة هي بلام تأثيري خورك لسر كم كردو توا لبروا زيانة كاني تارة ذكر برد أكبه أبين باكريتو دكتور جارك كتير اللي بدريتو يام بصر أوائل اللي بدريتو دجا خور باشتري كبيش وده مشاوة كدجا خورك وانا كليب كريتو همودو ساعة جارية بيت جخوري تازلي بيتو أما بمرجع أقل لدرو ولا برهة أقل لدرو بيتو كاتي نبيتو أوشي بيو بمينتو هر خور ليا زيانة كنا بيتو دواندا أتواني اشتكي يدزكي جب في بصرت في بصرت ويكون كلي كاتوا إن جد جخوري كي تازل باش دكتور سعرك عري أو بقدر جخوري تازنا كاتوا هر أو چند كاجميرا لبردم تيشكي خورا بمينتو كدجا خورك لسر بيز كونكي بيو به کاریگری زورتری نبه و کات خورك کاریگری خراپینه بلا مو کو هیچی پیو نبه اها باشا بۆچی لە باسی پلەی گەرمیە زۆر ئاماژە بۆ پێستی ژێرچاو ئەکرێت ئەڵەن زیاتر تووشی حساسیەتە بێ ڕاستە ئەمە لە ڕووی زانستی خۆی پێستی دەوری چاو پێستێکی ناسکە پێستێکی تەنکە کاتێک کە هەتاو لێ طبعا مێتێکە لەو حاڵەتانی کە باسی کرد لە بیدایەتە وتم هەنێک کاریگەری خراپی تشکی خۆرێکە دوای چەند ساڵێ دەرەکەوێ یەکێ لەوانە چرچیە کە پێست بیرەکە یەکەم جاریش لە کوێ دەرەکەوێ لە دەوری چاوە چکە پێستی دەوری چاو تەنکە بەرەوە زووتر چرچیتیا دروست دکتۆر بەکارهێنانی چاویلکەمە تا چەنە بێتەوە کارێک بۆ پارێزگاریکردنی پێستی ژێر چاو زۆر باشە چاویلکەی تشکی ڕۆژەوەی کە خۆی تشکی ڕۆژ ئەگرێتەوە شتێکی زۆر باشە دکتۆر شتێکی تر هێڵن لە وەرزی هاوینە دوور بکەوەرەوە لە ئەوەی کە بە ئاوی گەرم خۆت بشۆی چونکە ڕەنگە ئەمە کاریگەری نەرێنی بۆ سەرپێست هەبێ بۆچی لە مۆرزای بەم شێوازێ چونکە ڕەنگە زۆر کەسەوێ بە هاوین و زستانە حەز بۆ بکە بە ئاوی گەرم خۆی بشوە ئەمەیان بۆچی لە هاوینە بە تایبەتی کە کاتی ئەڕۆیتە دەرەوە کەیتەوە ماڵەوە زۆر پێویستە یەکسەر خۆ بشۆی بە ئاوێکی تۆزێ فێنک نەک ئاوی گەرم چونکە بۆی ئەو گەرمی کە تۆ پێستی دووەری گرتووە بەهۆی جەوێکی گەرمەوە بیا بەهۆی بەرخەوتنی تشتی خۆرەوە بێ لەو گەرمیە کەم کاتەوە فێنێکی کاتەوە پێستەکە لە بەرەوە زۆر پێویستە کە هاتیتەوە خۆت بشۆی هەم لە بەرگەرماکە هەم لە بەر ئارەقکردنەوە بۆی ئارەقە لێ بێت دکتۆر ماوەیەکە هەر کردویانە بە چاڵنج لە تۆڕە کۆمەڵایەتەکانە بەتابەتی خانمان زۆر ئەبینم ئەکتەرە بەناوبانگەکان زۆر ئەبینم یەک قاپسە وڵاوی هێنا و زووسەری تیەکە ئەمە بۆ ئەم گەرمایە باشە یان نا شەرنێ هەرچی لە سوسیال میدیا بڵاو بکرێتەوە ڕاست بێت طبعا سەهۆڵی شێکێکە لەوانەیە کە پێستە سووتێنێ سەهۆڵی شێکێکە لەوانەیە پێستە سووتێنێ یعنی تۆ دەستی پارچەی سەوڵ بگرە بەدەستەوە ماوەی 10 دقیقە عینەن سوتاوی لێت سوورە بێتەوە ئاوسەی جار بڵقەکە لەبەرەوە سەهۆڵەکە باش نێ بەڵام ئاوی فێنک باشە ئاوێکی سات باشە ئەزای من بۆ پرسیارم کرد جۆرجینای ژنی کریستیانو ڕۆناڵدۆ خەڵکێکی زۆر فۆڵەوەرێتی لە نێو سۆشیال میدیا و کچێکی خانومانیشە بەڕاستی پرسیاریان لێ کردو هۆکاری جوانی پێستە چییە اینجا لە ڤیدیۆیەکا بڵاوێکاتەوە وڵێ ئەمەیەکەی بینن سەتڵێکی هێناوە پڕ سەوڵە بچووکەکانی تێکردووە و هەڵە من هەموو ڕۆژێ ئەم کردارە چەند جارێک دووباراکەمەوە زۆر تای نەمێنێتەوە بەڵام ئاوا دەمچوی تێکەم و هێنمە دەرەوە پێست و نەکاتەوە یعنی وای لێکان لەم گەرمایە بیپارێزێت لە هەندێک نەخۆشی میپارێزە یان هیچ ڕۆڵێکی نییە وڵی ئەوەی من پێ دەڵم شتێکی علمی سەهۆڵ یەکێکە لەوانەی کە پێست ئەسووتێنێ لەوانەیە ئاوێکی سەر ئاوایەکی کردو هێنا بێتێ دەرەوە ئەوە کێشەیەک نییە بەڵام ئەم دەموچاوی 5 دقیقە لە ناو سەهۆڵادانێ وەڵی مرقەت نەسیحەتی کەس ناکەم باشە دکتۆرە شتێکی تر هەیە ئەمەی خانمان زۆر ئەنجامێن بۆ پاکردنەوەی پێستمان بۆ منە بە هەڵمێک هەڵم بیا لە دەموچاوەکە اینجا دوای هەڵمەکە ئەو سەوڵی کاری باسی لێوە کرد ئاوا بۆ چەند خورێک یەکتەیەکەین و دەریەکەینەوەڵین ئەمە بۆ کورینەکانی پێستمان باشە ئەمە هیچ لە ڕووی زانستی و سەلمەنداوە تۆ یەکەم جار ئەم هەڵمە لێ با و دوایەک سەر بیخەیتە ناو دەفرێکی ساردەوە ئاوێکی ساردەوە خۆی هەڵمەکە تا ڕادەیەک باشە چکە کونیلەی پێستەکە ئەکاتەوە و ئەو چەورەی کە پێوەیەتی جاتەب ئەن دوای ئەوەی کە کراوەتە اینجا ئەبێ بشۆرێ بەڵێ خۆ ئەگەر هەنێک پاکەرەوە هەیە کە تۆزێ تەقشیری پێ ئەکات بۆ ئەوەی هەموو چەوری و خانە مردووەکانی لەسەرێتی لای بە زۆر باشترەکە بەڵام بڵێ دوای ئەوە ئەی خەمە ناو ساڵا و پێستەکە قەت بۆ تونگ نابێتەوە لەوانێ ئەو کەسە خۆی هەستکا پێستەکەی
یعنی شتێک دروست ئەبێت چکە لە گەرمەوە بۆ سارد حتمەن جیاوازەکە زۆر زۆرە بەڵام ئەمە ئەوە ناگەێنێ کە پێستەکەی چرچەکانی چاکات یان تونی کاتەوە نەخێر ئەوە ڕاست نیە. دکتۆر بەکارانی کڵاو و کاسکێت هیچ لە کاریگەرەکانی تشی خۆر کەمەکاتەوە؟ بەڵێ زۆر پێویستیشە خۆزگە هەموو کەسێر بووایە بە مۆدەش کە ئاڕۆشتە دەرێ یەک کڵاوی گەورەی لەسەر کردایە. باش جا من بۆ ئەم پرسیارم کرد بەڕاستی زۆر کرێکارێک کە دەستی ماند و نەبوونیان نەگوشین بەڕاستی کارەکەی وایە ناتوانێت کڵاو لەسەرکە خۆریش لێی ئەیە تعویزی ئەمە بە چی بکاتەوە؟ ینی بابەتێکم خوێندەوەڵێ ئەگەر پلەی خۆر زۆر لێ یای لە پێسیایی تعویزەکەی بە ئاو خواردنەوە بکەرەوە ڕاستە باسی هەش پەرداخ ئاوەکرێ بیخۆرەوە و یان هەتا ئەتوانی ئاوی زیاتر بخۆرە بۆی زیاتر لە شت شێدار بێ ئەمانە لە ڕووی زانستیەوە ڕاستن خۆی بەرکەوتنی تشتی خۆر هەتا زیاتر بێ فترەکەی کە بەرد ئەکەوێ کاریگەری خراپەکانی زیاترێکە یەک لەوانە ئەوانە هەنێ شتێک کە باسمان کرۆ ڕەنگە زۆرشتی تریش مابێ کە کاریگەری خراپە یەکێکی تر لەوانە وشکبوونەوەی پێستە کاتێک کە گەرمات ئەبێ کە تشتی خۆر لێدەیە پێستی دووچاری وشکبوونەوە ئەبێ لەبەرەوە ئەو کەسانی کە زۆر لەبەر هەتاون طبعاً باشتێکە یا کڵاوێ لەسەرکەن یان دژە خۆر بەکاربێنێت زۆر پێویستی شەکە ئەڕاتەوە ماڵەوە یەکەم شت خۆی بشوا بە ئاوێکی فێنێک و اینجا تا ئەکرێ شلەمەنی و ئاوەکو باست کرد ئەوە زۆر پێویستە بۆ ئەوەی لە وشکبوونەوەکە ڕزگاری ئەگەر ئایا بکە بەدەم چاویە ینی من خۆمانە مەمان زۆر بینیوە کە لە دەرەوەی لەبەر خۆرای زۆر ئاوێکی بەدەم چاوەوەی فێنێک بیتەوە ئەڵێن ئاو زۆرکردنە بەدەم چاوە ئەوەنەی تر خراپێکە ئەوەنەی ترەی سووتێنێ ڕاستە ئاوە ساردەکە یارمەتیت ئەیە کە تۆزێ لە تەسیری گەرمی و تشتی خۆرەکە کەم بێتەوە ئەوەیان شتێکی باشە بەڵام لە هەمان کاتە زۆر شتنی دەم و چاویش بە تایبەتی ئەگەر ئەو کەسە پێستی مامناوەندی بێ یا لە جۆری وشکەکان بێ لەوانەیە دووچاری وشکبوونەوەی بکە بەڵام بە هەر حاڵ باشترێکە ئەگەر لە گەرمایە بەرهەتا بوو ئاوە ساردەکە بکە بە دەم و چاویە کە ڕۆشتە ماڵەوە شێدارکەرەوەی بۆ بەکاربێنێ و تەواو زۆر باشە لەوە باشترێکە کە هەتاوەکە لێ بات و هیچ ئاوی پیانەکە پێست لە کەسێکەوە بۆ کەسێکی تر جیاوازی هەیە بۆ بەرکەوتنی تیشکی خۆر زۆر لە کاڵەوە بۆ تۆخ هەتا پێستەکە کاڵتر بێت تەسیری تشتی خۆر لەسەری زیاترەکە زووتریش ئەسووتێت واتە سپیەکان بەڵێ هەتا پێستەکە بەرەو تۆختر بڕوات وەک چۆڵی پارێزگاری لە پێستەکە ئەکات بۆ تشتی خۆر چونکە ئەو ڕەنگی کە لە پێستمان هەیە ئەو مادەی میلانینەی کە ڕەنگمان ئەیاتێ هەتا وەکو تۆختر بێ ئەمە وەکو بربەستێک وایە بۆ تشتی خۆر هەتا ئەو کەسانەی تۆخترن مادەی میلانینیان زیاترە کەواتە بربەستێکی باشێکە بۆ تشتی خۆر لە کاریگەری خراپەکانی تشتی خۆر کەمترێک کاریگەریان تێکە وەک لە پێستە کاڵەکان زۆر باشە پرسیار نەماوە هەڵە ماشاڵات و پرسیاری زۆر لە بەردەوام پرسیارکەم دکتۆرە با باسێکی بکەین لە ماوەی ڕابردووە لە سۆشیال میدیایە پزیشکێکی بیانی ڤیدیۆیەکی بڵاو کردبوو باسی لەوە کرد کە بەکارهێنانی دژەخۆر زیانی زۆرە بۆ سەر پێست اینجا ئەمە بۆ بە مشتومڕ بەڕاستی ئێستا لە ناو ئێمەی هاوڵاتیانە ئەمە تۆک و پزیشکێک بە وردی بۆمان باسکەی با بزانین ئێمە بەکاری بێنین بۆ مناڵ گەورە بچووک لە وەرزی زستان و هاوین و هەموو وەرزەکانە یاخود نەخێر بەکاری نێنین وەکو باسم کرد یەکە من هەرچی لە سۆشیال میدیا بڵاو کرایەوە نابێ باوەڕی پێ بکەین ڕەنگە بۆ ئەکتیڤ زۆر جار بۆ لایک و کۆمنتە ئەوانە بڵاوکرێتەوە بەڵام دژە خۆر وەک ئەزانی تۆ ئەبێ بزانی چیتیایە ئەمما دانەی کەتیایەتی ینی هەمووی شەریکاتی باوەڕ باشە ئەم تیشکا گەڕێنێتەوە ئەم تیشکە خراپی کە بەر پێست بکە دوو جۆرە سانسکریمانەوە و سان بلۆکمانەیە ئەم دژە خۆرە کە دروستکراوە دوای چەنەها توێژوینەوە و لێکۆڵینەوە اینجا ئەمە گەشتۆ بە و بەرهەمەی کە ئێمە دەستمانەکە و بە ئاسانی ئەتوانین بیکڕین باشە دژە خۆر تەمان خۆی بە شێوەیەکی گشتی دوو جۆرە سان بلۆکمانەیە سانسکرینمانەیە زۆر جار لەوانەیە لە سەر پاکەتەکەی بینی بێت سان بلۆک چی ئەکات پێشی وترێ فیزیایی وەکو بربەستێک وایە تیشکی خۆرەکە ئەگرێ نایڵێ بەرپێستەکە بکەوێت وەکو بربەستێکە ڕێ باشە سان سکرین تیشکەکە هەڵەمژێت تیشکەکە هەڵەمژێ جا زۆر جار هەنێک کەسەیە کە پێستیان زۆر هەستیارە ئەوەیان کە سانسکرینە ناڕەحە دەبێ پێی چکە ئەو مەوادانی کەتیەتی بە جۆرێکە کە ئەتوانێت خۆی کامیان باشتە بەکاری بێنین هەردووکی زۆر باشە
باشە بەپی هەردووکی زۆر پێستی باشە. کەسەکە نییە کە بڕیاری لێ بدرێت کە ئەمە سانسکرینەکە بەکاربێنە یاخود سمبلۆکەکە ئەگەر پێستەکە لە پێستە هەستیارەکان بێ باشتێکە سند بلۆک بەکاربێنێ چکە تیشکەکە هەڵ نامژێ بڵین دژە خۆرەکە نایەڵێ وەکو بربەستێک وایە لەبەر ئەوانەی پێستیان هەستیارە وا ڕێنماییانەکەین و وا بۆیانداعنی کە ئەو جۆرە بێت کە پێ ئەڵێن سند بلۆک باشە اینجا هەندێک سمبلۆک هەیە دکتۆر بۆنە فاوندیشن و ئەساس و ئەم بابەتانەی تایە کامیان بەکاربێنین باشتە ئێمە خانمان طبعا ئەوانەی کە خۆیان میکیاجەکەن باشتێک وایە دژە خۆرەکەی ئەو جۆرە بێت کە ڕەنگەکەی وەکو فاوندیشنەکەوا بێ تەمان شەریکەکە وای دروست کرد و هەردووکی مەوادەکانی وەکو یەکە سوودەکەی وەکو یەکتریە طبعا گوێرمان نەچێن با SPF-ەکەی هی ئێمە لە سی کەمتر دەبێ و بەرۆژوورتر بێ خۆ ئەگەر 50+ بێ باشترە لەبەر ئەوە ڕەنگەکەی وابێ بۆی دووشت تێکەڵاو نەکەی بەسەرێکە تۆ ئەزانی وەکو ئێسێنی زۆر خانم هەیە ئەنواع و ئەشکال پرایمەر بەکارێنێ ئەساس بەکارێنێ نازەم چیتر فولکەڤەر بەکارەهێنێ اینجا بە دوای بڵێن دژە خۆرەکە هەنە جار لەوانەیە هەنێ لەم مادانە لەگەڵ مادەی دژە خۆرەکە ڕێک نەکەوێت کار لێکی بکە لەوانەیە کاریگەرێکی خراپی لەسەر پێستەکە بێ لەبەر ئەوە زۆر باشەکە لە هاوینە لە بەهارە یان هەموو بەتایبەتی هاوین و بەهار چووکە ئارەقکردنەوە هەیە گەرما هەیە دژە خۆرەکە دبا ئەو جۆرە بێ کە ڕەنگەکەی بە ئەو ڕەنگی فاوندیشنە بێت کە خۆت هەڵیە بژێری باشە دکتۆر گەرمەژنە چییە زۆر باسەکرێ ئەڵەن لە گەرمایە بەرگەرماکەوتووە گەرمەژنا ئاری هەر پەڵەیەکی سوورسوورە بینێڵەوە تووشی گەرمەژ نەبووی ئەوکو یەکێک لە نیشانەکان وا دەرەکەی وانە دکتۆرە یان ئەڵەن یەکێک گڕە بردوێتی ینی کاریگەری گەرما ئەوەنە لیاوە گڕە بردوێت وانە ئەمانە چینە مانار کاریگەرەکانی تشکی خۆرن گەرمەژنە نەکرد بە تشکی خۆر هەر بە گەرمی دروستە بێ ینی تۆ لە جەوێکی گەرمابی گەرمەژنە دروستە بێت گەرمەژنە چییە گیرانی دەرچەی ئارەقە ڕژێنەکانە لەبەرەوە ئەو کەسە ئارەقەکەی دەرناچێ ئەمێنێتەوە هەمووی وەکو دەنکە چۆن زەنیانەی وردوور دروستە بێ و سوورە دوای ئەوە کەمایەوە زەر دەبێ اینجا ئەتەقی ینی مەرحەلەکانی ئاوایە ینی کەم کەسێ کەڕەتێ لە ژیانیان توش نەبوو بێ هەنە جار لە مناڵە هەتاو لی نەیاوە بەڵام ماشەڵە ئەمەنیان جل لەبەر کردو ئەمەنیان بەتانی و ژوورەکەیان بۆ گەرگوتیانە مناڵی تازە وەختێک گەزانی کە مناڵەکە ئەەکەیتەوە هەموو بەتایبەتی ئەو شوونانی کە هەوا گۆڕکەی تیانابێ پشتی کە لەسەری نووسیان ژێر باڵی ئەمانەی هەمووی سوور بۆ تۆ و دەنکە دەنکەی سوور ئەمەیە گەرمەژنە و لە ئەنجامی ئەوەیە زۆر باشە دکتۆر باباسێکی ئەو بکەین ئەو کەسانەی کە تووشی پەڵە بوون لەسەر پێستیان بەهۆی تیشکی خۆرەوە بە وردی پێمان بڵێ بۆ ماوەی چەندێک ئەم پەڵەیە ئاساییە لەسەر پێستەکە ئامێنێتەوە دوای خۆی لاچێ و کام پەڵانەشن کە ئیتر بە درێژایی تەمەنی ئەو کەسە لەسەر پێستەکە ئێمێنێتەوە بەڵێ چەند جۆرە پەڵەمان هەیە کە بەهۆی تیشکی خۆرەوە دروستە بێ یەک لەوانە ئەوانەیە کە تۆ ڕۆژانە گەر هەتاولێت بە چەند پەڵێک لەوانەیە لەسەر دەم و چاو و دەست یان لە ملووسنگە ئەمانە دروست ببێ ئەمە ئەگەر وردە تۆ عیلاجی بۆ بەکاربێنی بیپارێزی لە هەتاو لێت نایاتەوە ئەمەیان عیلاج ئەبێت بە تایبەتی گەر پەڵەکە پەڵی تەبقەی سەرەوەی پێست بێ بەڵام هەنێ جار کە ئەبێ بە تەبقەی ژێرەوەی پێست ئەمەیان تۆزێ عیلاجی دوور و درێژە تۆزێ قورسە هەنێجا لەوانەیە نەژڕوا دیار ئەمێنێت و جارجارێت دیار نامێنێ کە عیلاجی بۆ بەکارێنی بەس یەک تۆ سەتاو لێ ئێ دەرەکەوێتەوە چۆن ئەزانی تەبقەی یەکەم نییە هینی خۆی هەیە بەڕێنی پەڵەکە دەرناکەوێت نە ئالەتێکی تایبەتی خۆی تەبعەوە پزیشک سەیریەکە ئەزانێەوە پەڵی سێر پێستە یا ژێر پێستە یا هەردووکی هەیە هەنێ پەڵی ترمان هەیە کە لەوانەیە بۆ چەند ساڵێکی دوور و درێژ کە ئەو کەسە هەتاو لێ یاوە بە تایبەتی لە تەمەنی دوای شەستەکانە ئەوانی کە بە درێژایی تەمەنیان زۆر لەبەر هەتاو بوون بە حکوێ ئیشەکەیان هەنێ پەڵی وەکو قاوەیی ڕەسانسی با و تۆخ ئەیبینی لەسەر دەم و چاو هەنێ جار ئەمە وردە کڕێشیش دروستەکە ئەمانە پەڵەی باشنی هەر ئەمانەیە لەوانەیە لە دوای چەند ساڵێک ئەگەری توشببوونیان هەیە بە شێرپەنجەی پێست جۆرێکی ترمان هەیە خاڵە ئەمە لە مناڵی شاهەیە لە مناڵ لە دوای تەمەنی 5 ساڵانەوە بە تایبەتی لەوانی کە پێستیان کاڵە ئەگەر ببینین هەنێ خاڵۆکو لە شێوەی پەپولە لەمەیا دروستە بێن هەنە جار ئەوە بە بڵین
وراستەش هەیەە ئەمەش لە ئەنجامی بەرکەوتنی هەتاوەوە دروستە بێ لەبەرەوە بەدایک و باوکەکانڵین هەر لە مناڵەڵین ئاگال لە مناڵەکە بێ بە هەتاو لێنای بۆی توش دووچاری ئەو خاڵانە نەبێت. زۆر مەبەستمە بزانم کاتێک تیشکی خۆر ئەبێتە هۆی توشبوونی مرۆڤ بە شێرپەنجەی پێست چه حاڵەتێکە هەموو کەسێک کە هەتاو زۆر لی بات بۆ فتری دوور و درێژ چەند ساڵێکی دوور و درێژ وەکو باسم کرد ئەو جۆرە خاڵانەشی تیادرو ئەو پەڵانەشی تیادرۆسە بێ ئەمانە ئەگەری دروستبوونی شێرپەنجەی هەنێ جۆری شێرپەنجەی پێستیان زۆر زۆر زیاترە لەو کەسانەی کە هەتاو کەم لە یاون. باشە ئەی تاثیر لە قژ ئەکات ئەی با بڵێن بۆ هەڵوەرین یان تاثیر لە پێستی قژەکە خۆر کامیان ئەمانی بایەک لایکینەوە خۆر دایرێک لە قژ بات کاریگەری لە هاوڵێنی قژ و کە ئیفکتەکانی لەسەر قژ دروستەکە یان لەسەر پێستی قژ لەسەر قژەکە وشکە کاتەوە لەسەر ئەوە ئیکات نەک لەسەر بڵێ قژ هەڵەوەرێت ئەگینە هەنێ جار هەنێ عیلاچەیە کە بۆ قژ هەڵوەرین بەکاری ئەهێنین جۆرێکە لە تیشتی خۆر تەبەن بۆ چەند دقیقەیەکی کەم بەڵام تیشتی خۆر کە زۆر لێ بە قژەکە وشکە بێت. زۆر باشە دکتۆر بابەتێکی تر یاخود وەکو کۆتا پرسیاری من بۆ خانمانەی کە بۆ ماوەیەکی دوور و درێژ مەیکەپەکەن ئەم مەیکەپە ئەگەر بۆ نمونە دژە خۆریشی کردبێ پێشتر بەڵام دوای مەیکەپێکی فولکەڤەری کردبێ بەسەریا ئەمە کاریگەری تشکی خۆرەکە لە دوای دوو کاتژمێرەکە زۆر زیاتر ناکا بەهۆی مەیکەپەکەشەوە خۆی وەکو باسم کرد یعنی ئەو مەیکەپەکەی کە کردی تۆ نازانی چی تایە حتا ئەگەر برزانی نازانی ئەو مەوادانەی مەیکەپەکە لەگەڵ مەوادی لە بڵین پێکهاتەی دژە خۆرەکە ڕێگەکەوێیان نا لەبەر ئەوە زۆر باشترێکە یەک شتیان بکە دژە خۆرەکە بکە شکڵەکەی ڕەنگەکەی وەکو ڕەنگی فاوندیشنەکە وا بێ و تەواو زۆر باشە دەست خۆش بە دکتۆرێکی سپاس بۆ ئامادەبوونەوە دەیوانە مولایەک پارێزراو بن.